گەشتی ئەمڕۆمان لەگەڵ سنتەری ژینگە پارێزی و شاخەوانی بارزان هاتوین بۆ گوندی ئیسۆمەران بەرە و کانی تەمتەمە ئەڕۆین ئەنجا گرنگی ئەم شوێنەکە هەڵمان بژاردەوە بۆ باس و خواسی ژینگەی ئەمڕۆمان گرنگێکی تایبەتی هەیە حەزەکەم لەگەڵمان نابن بزانن نهێنی ئەم باس و خواسی ژینگە پارێزی لەم شوێنە چییە بۆ هاتین بۆ ئێرە فەرموون لەگەڵمان نابن پێڕەوەیەکەکەین بەرە و کانی تەمتەمە فەرموون ئێمە وەک سنتەری بارزان بۆ ژینگە پارێزی و شاخەوانیم ئەمڕۆ میوانی بەرنامەی گەشتوانین گەشتەکەمان لە ئیسۆمەرە بۆکانی تەمتەمە دەبێت ئامانزمان پاراستنی ژینگەی کوردستانە کانی تەمتەمە دەکەوێتە سنووری گوندی ئیسۆمەرە لە بناری چیای پیرس لە داوێنی قۆپی ئامادە لە بەری نزاری دەڤەری بارزان. دار و درەختی ئەم دەڤەرە بریتین لە چنار، بی، تو، گوێز، بناوی، هەنجیر و دڕکە، هەروەها دار و درەختی میوەی خۆماڵی لێیە. گیا و ڕووەکەکانی بریتین لە پونگ، کوزەڵە، جاترە، گیای لاوان. هەروەها بەرهەمە کشت و کاڵیەکانی بریتین لە برنج، ماش، کونجی، تەماتە، خیار و کودی. کانی تەمتەمە بۆتە سەرچاوەی ژینگەیەکی جوان و خاوێن کە ئاژەڵە کێویەکانی وەکو وەرج، گورگ، ئاسکە کێوی و کەمتیاری لێیە. هەروەها ئاژەڵێکی کێوی لێ دەژیت بە ناوی شڤر کە لە خێزانی بزنەکێویە. چەند شوێنێکی گەشتیاری لەم ناوچەیە هەیە وەکو گەلی ئیسۆمەرە، دۆڵی دەلاش و گەلی زۆرەگڤان کە لە هەر چوار وەرزدا گەشتیار و شاخەوانەکان سەردانی دەکەن. وابزانه ماندی بووی تۆزێک ڕستێکی وەربگرین جەماعەت سێ خۆلاک ئەمە ڕستمان هەیە تەنیا سێ خۆلاک دەتوانن وێنە بگرن یان دانیشن خۆی تقریبان کاگەنەوەر هیلاچەکە نیت ڕادێک لەگەڵ هیلاچە ڕاتون بەس تەسەڕ نەکرد ئەمڕۆ جەوەکەی تۆزە گەرمێ بلوزەکەم گەرمە عاناکم کردەوە ناڕەحەتیە بەڕاست یەک پرسیار باسی ئەم ژینگەی ئێرە بکەین من دیقەتما چەندارێکم بینە ئەمدار بەڕوانە لە ژێرەوە زۆر گەورە بوو ئەمە بەڵام لەسەر تۆزێک باریکترە ئەمە تەمەنیان زۆرە بڕاوەتەوە و سەری هەڵاوەتەوە چکە بنەکانی زۆر ئەستورە قەدەکەی بەڵام لە پڕێکە باریکە بڕاوەتەوە چی یا تەمەنیان چەند ساڵە کاکوشکۆ مشکلەی دار ئەم دارانە هەرێک بە تەمەنی خۆی مەسەڵەن دار بەڕوو تەمەنی زیاتر لە 2000 ساڵە بەڵام بەهۆی تێکچۆنی ئۆکۆسیستمی ئێرە بە تایبەتی ئاژەلی چونکە ئێرە بەراز بە خۆتان دەزانن بەراز سوودێکی یەکجار جوانی هەیە بۆ سروشت و نەمانی بەراز لەو سروشتە جوانە دەبیتە هۆ کە ئەم دارانە گرەیەکیان لێ پەیدا ببی و ببیتە نەخۆشیێکی وەکو مرۆڤ سەرەتان ئەوە نەخۆشیە ئەوە نەخۆشیە بنەخێت تەمەنی ئەو دارانەی کە بینیشت کە یعنی بڕاینە بەداست ئەوە نوێبوونەوەی دارەکانە پاچی نوازانم کاتە ئێمەی مرۆڤ ئەوم بەدەکەوە ئێمە مرۆڤ بکوژی ئاژەڵین بکوژی دارستان ئاژەڵەکە کوژیکە نەما زەرەر لە شتێکی تر ئەی کە سروشتەکە بەراز ئەرز ئەچێڵێت ئەو کرمە زیان بەخشانە ئەخوات لای ئەبات بۆیە بەڵام ئێستا کە ئەوە نەماوە بە جۆرێکی تر ژیانی ژینگە تێک چووە بەهۆی ئێمەوە هەر بێگومان بەهۆی زۆربوونی خەڵک و ئێکۆسیستەمی هەم ئی نەباتی و هەمی ئاژەلی تێک چووە بەڕاستی
بچینە بەرسێبەرەکە من زۆرم گەرمە تمام ڕابڕۆنە بەو سێبەرێک. فێنکمان بێتەوە دەست خۆش بۆ زانیارانە زۆر زۆر سپاس. سپاس. هرچنده دور بیم دلم لیلاتا هرچنده دور بیم دلم لیلاتا بر جنگو برم خاکی بر پاتا شوان شیوانو روزان رو روما چون کلبه اومد دیداری توما ایتر و سلام جانبم بوره زیاد نانوسن لمرگا دوره نوک نلامم کزی بهترد بکوی خیال zarar begabet zarar begabet onu ئێمە بۆ یەکەم جارە من ئەم شێوازی گۆشت برژانە ئەبینم بەڕاستی ئەمە سەرنجی زۆر ڕاکێشام لەبەرەوەی کە عادەتەن کە ئەچینە دەرەوە هەرشی شەبین و مەقاڵی ئەبین بەڵام ئەم شێوازە سروشتیە زۆر گرنگە زۆر ژینگە پارێزیە سێ کە دارەکانیان چۆن بەم شێوازە داناوە لە باتی شیش دارەکانیان کرد بە سیخ و گۆشتەکان پێوە کرد گرنگی ئەمە پرسیارم کرد ئەمە لەوایە کە ئەم دار بەڕۆ خۆی دەرمانە ئەم دار بەڕوە ئەنجا کە گۆشتەکەی پێوەکەی گەرم ئەبێت ئەو دەرمانە و ئەو تەڕیە ئەچێتە ناو گۆشتەکەەوە کەواتە ئەم تاموچێژێکی تایبەتی بەخشی بە گۆشتەکە هەم ئەو دەرمانی کە لە ناو دەربەڕۆکە دەرمانی سروشتێتە ناو گۆشتەکەەوە سوودی زۆرە بۆمان بەڕاستێر دوو ئەژنۆشم برژا لەگەڵ یا تینەکەی زۆر بەقەوەتە بەڕاستی هەم شێوازەکەی زۆر جوانە هەم زۆر سروشتیە زۆر تەندروستیشە دەستی هەموو لایەک خۆش بێ بۆ ئەم ئیشە جوانە. Hayli dinem koça belinden Ey hetena bineyim Ey hetena binem
چه حیران من گو گلسار بونه ناختینیم ناختینیم هل سرچاوه تروشو بله تجادنا ناخلینیم ناحلینیم كشادلات برني شامي ترسين واي كشادلات برني شامي ترسين واي بعمران مني كشي كشيدي وسين واي كاتكي خواسك السبراد لا واي واي أزتا برمسين بزاد لا واي واي من دور تندور هر دقمان دوری ای وی زوارا جان دیدن زوارا خدا دی زانه باید مزبورین ای وی زوارا جان دیدن زوارا هەر کاتێک دێتە دەڤەری بارزان ئەوەی کە سەرنجت ڕاکێشێ سروشتێکی پاک و جوان ئاژەڵی کێوی لە هەموو شوێنێک هەیە سەوزای و درەخت و کەش و هەوایەکی زۆر پاک و جوان هەیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ عرف و عادەتێک کە لە کۆنەوە پەیڕەو کراوە لەم ناوچێ و تا ئێستا ئەحدێکی کۆمەڵایەتی لە بینی ئەم خەڵکی ئەم دەڤەرایە من حەزەکەم کاک ئەنۆر بۆمان شی بکاتەوە بۆمان ڕوونکاتەوە ئەم ئەحدە کۆمەڵایەتیە چیە و لە چ سەردەمێکەوە هاتوو بۆ تا ئێستا بەرداوامە و چۆنیش تا ئێستا بەرداوامی وەرگرتووە کاک ئەنۆر بێگومان فەلسەفەی ژینگە پارێزی بارزان هەر لە زمانی شێخ عەبدولسەلام بارزانی و ڕەوانشاد شێخ ئەحمەد بارزانی داڕێژراوە وەکو نەرێتێکی کۆمەڵایەتی لەناو خەڵک بێگومان یعنی ژینگە لە لای وان شتێکی مقدس بووە لەبەر ئەوەی ئەو ڕێسان داڕێشتیە بۆ بنچینەی ئەو خەڵکانی کە لەو دەوەرە دەژین بێگومان بەعامەتەن بوو یعنی بۆ هەموو کوردستان بەڵام منتەقەی بارزان ناوچەی بارزان تاکە ناوچەی کوردستان بوو کە پەیرەوی ئەو نەریتەی کرد و ئەو دابوو نەریتەی پەیرەو کرد بێگومان زۆر لە یاسامان هەیە لەسەر ئەو ژینگەیە و هیوادارم لەگەڵ پرسیارەکانی جەنابەت بتوانین ئەم یاسانەشمە ئاماژەی پێ بکەین باڵەفەرموو تەمان کە یاسای ژینگە پارێزی داڕێژرا یەکەم لە ئەو دار و بەروبوومەی کە هەیە لە نەبڕینیان و ئەو دانەوێلە یان ئەو میوانەی کە لەم دارانەدا هەیە بە لە کاتێکی بنێم تایبەت دیاریکراو بۆ ئەوەی دادپەروەرانەش لەناو ئەو خەڵکانە دابەش بکرێت مەسەڵەن بۆ نمونە داری مازوومان هەیە کە مازووی پێوە دێ داری قەزوانە داری و بەڕوویە هەروەها گیای ڕێواسە ئەوانە یەکێک بووینە کە بەگشتی کاتیان بۆ دیاری کردووە کە هەموو خەڵک لە یەک کاتی دیاری کراو کە ئیعاز درا لەلایەن موختار یا لەلایەن کەسانی شارەزا کە چ وەخت کاتیەتی بچن و سوودمەند من لە ئەو بەروبوومە بۆ بەژێوی ژیان بێگومان لە زمانی دێرینەوە ئەو شتانە بۆ ژیان بووە و تاکو ئێستاش هەر بەردەوامن و نسبەت بە ئاژەلش و ئاژەلەکان ئێستا لە دەوەری بارزان هاوڕێی مرۆڤەکانن کە ئەوە جگای شانازیە دەست خۆش زۆر سپاس حەزەکەم مایکەکە مادام تۆش قسەت هەیە ئەمە ئەم عرف و عادەتە کۆمەڵایەتیە کە لەو سەردەمەی کۆنەوە لە سەردەمی خوالێ خۆشبوان شێخ سەلام شێخ ئەحمەد کە هاتوتە خوارەوە بۆ جیل بە جیل ئەم جیلەی ئێستا کە با بڵێن جیلێکی نوێیە نوێگەریە چۆن ئەمە گەشتۆ بە ئێوە چۆن ئەتوانن بیگونجێن لەگەڵ سەردەمی سمارت لەگەڵ سەردەمی تەکنۆلۆژیا چ سوودێک ئەتوانن بە سروش بگەێنن لەم سەردەمەی کە ئێوی تیاژین سەردەمی تەکنۆلۆژیا سەردەمی شتە خێراکانە سەردەمێکی خێرایە بۆ هەموو شتێک
بەڵێ بێ گومان ڕاستە چۆن ئێمە لە بابوو باپیرانەمانەمە فێر بووین تەماشای ئەوانمان کردیە کە چۆن دەبی ژینگەی خۆمان بپارێزین ئاگامان لەو سروشتە جوانەی بیتن هانی منداڵەکانمان دەین منداڵەکانمان بینین بە سروشت ئاشناکەین و پێیان برێن کە دەبی ژینگەکەتان بپارێزن بۆ ئەوەی ژینگەکە بە جوانی بمێنێتەوە. دەست خۆش کاک شەهابجان ئێوە لەم جیلن جیاوازی نێوان یاسایەکی حکومی کە بۆ هەر شتێکدا ئەڕێژرێ لەگەڵ یاسایەکی کۆمەڵایەتی جیاوازەکان چی و سزاکانیان چۆنە و چۆنش خەڵک ئەتوانێت ترسێکی لاسای حکومی هەیە بەڵام ئەم پیڕەوکردنی یاسای کۆمەڵاتیە چۆن ئەپارێزێ. بەڵێ لە سەرەتادا ئەو گوندانەیە خۆت ئەو خەڵکانی کە لە دەوروبەر ئەم ژینگە ئەو دەڤەرەی دەژین ئەوانە هەر لە خوانەوە لە ئەخلاقیانەوە لە بوان ماوتەوە با بڵین فێر بوونە کە پارێزگاری لە ژینگە بکەن. یعنی بۆ نمونە ڕێزگرتن لە منداڵیەوە فێر دەبن چۆن ڕێز لە ژینگە بگرن چکە ژینگە لە بۆ ئەو خەڵکانی کە لێرە دەژین وەکو ماڵێکە بووە ڕەنگە ئێمە خەڵکی شارمی لە بۆمان ئەوها هەواستی پێ نەکەین بەڵام ئەو نەفرانەی باڵێن ئەو کەسانی کە لێرە دەژین لە دەوروبەری ئەو سروشتە جوانە و دڕفێنە لە بوان وەکو ماڵێک وایە بەڵام ئەو کەسانی بۆ نمونە کە لە دەرەوەی شاردن ئەفۆن لە ناو شاردن دێنە ئێرە ئەوە زیاتر من بەخۆم فکرێکم هەبوو حەزم کرد لە منداڵیەوە لە ناو شار ئەوانە سیستەمێکە بی وەکو بابن لە ناو پەروەردە لە ناو مەکتەب کە منداڵ لە سەرەتاوە فێرە خۆشەویستی و ڕێزگرتن لە و پاکخواین لە ژینگە بکاتن. بەڵێ جوانە دەست خۆش شاکان خان کاک ئەنوەر لە پێشا شتێکی کەشی وروژان کە لەم ناوە بەس ژینگە پارێزی نییە لە ئاژەڵ و لە دار و درەخت و لە کانیا و ئاو و هەواکی پاک بەڵکو شتێکی کەش پێی ڕێوکراوە لێرە کە لە کەشی کشت و کاڵی سروشتیە نەکار ئەوکە خەڵک ئەیچێنێت بۆ نمونە کنگرمان هەیە نێرگسمان هەیە گۆیژمان هەیە بەروبمی درەخت و یا گژوجیا بەهارەکان فەرمووی کە ئەمەش هەر بە یاسا لێرە پارێزراوە کە چۆن چۆنی بچیت چەند لێکەیتەوە و چۆن دابش کراوە کە بەشی هەمووی بکات لە شوێنەکانی کوردستان ئەمە پێی ڕەو کراوە مەسەرەن ئەگەر تۆ بچی هەچی نێرگسەلەیکەیتەوە خەڵکی تر نەتوانێت ئەمە چۆن ڕێک خراوە. بەڵێ هەروەکو دەزانین کەوا ژینگە پەیوەندی ڕاستەخۆ ناڕاستەخۆی بەسەر هەموو ئینسانەکانەیە ئەو پەیوەندیش جەستەیە هەم دەرونیە فەلە بە ئەو سەبەبە ئەو بەرهەمەی کە لە سروشتەوە دەستمانەکەی وەکو کشت و کاڵ بێەوە یاخود وەکو ئەو ئۆکسجینە بێکەوا دەمانداتێ پەیوەندی ڕاستەخۆی بەسەر جەستی ئینسانەکان خودی خۆیانەوە هەیە دەربارەی ئەو کشت و کاڵ و ئەوەی کەوا بەرهەم دەهێنرێتن ئەو بەرهەمانێک کە لە سروشتەوە بەدەستمان دەگاتن ئەکید هەر کەسێک هەر تاکێک دەبی لە خۆیەوە دەست پێ بکە بەقەت بەشی خۆیەوە ببە من حەزم لە گوڵێک بوو پێویستە یەک چڵی لێ بکەمەوە لە نێرگزەکە پێویست ناکات چەپکێکی لێکەمەوە ئەوە وەکو ئەتەکێتێک بۆ هەر شخصێک پێویستە ڕۆشنبیریەتی هەر تاکێک فێرە ڕۆشنبیریەت بێت کەوا فێر بێ ئایا بەخۆی حەقی خۆی چەندە ئەوەندە وەرگێ ئەگە ئێمە لە سروشدا هەر کەس بەقەت حەقی خۆی ببە زیاد لە پێویستەکە نەدەبە ئەوە هەم سروشتەکە تێک ناچێ هەم بەشی ئەوە دەکات کەەوە هەموو خەڵکێک سوودی لێ ببینێ فەر لە بەو سەبەبە وا هەز دەکەم پاراستنی کشت و کاڵ و بەرهەمی سروشتی پێویستی بە ڕۆشنبیری تاکە کەس هەیە زۆر چاکە دەست خۆش بێ من حەزەکەم مایکەکە ئابگەێنیت یەک پرسیاری خێزانیم هەیە پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە خێزانەکان لەم ناوچەیە یا لە ناوچەکانی تر کە سەردانی ئێراکەن ئایا لە ماڵەکانە خێزانەکان لە ناو خۆیانە بە مناڵەکانیان چی ئەڵێن بۆ پاراست ئایا هیچ ئامۆژگارییانەکەن بۆ پاراستنی ڕێز لێگرن و بیپارێزن بەێ لازم یعنی فێری مندارەکانیان کەن ئەوەلشی پاک و خاینی هەتا لە مارێک کوبن ئەو پاک و خاینە لە دەرێش ژینگەکە ئەو هەپارێزن بەڕاستی زۆر زەروریە کاتە ئامۆژگارێک هەیە بۆ مناڵەکان لە خێزانەکان بەێ دەبیدانیشی لەگەریان فێریان کەی یەک بێک لە منداریەوە فێریان کە یعنی هەتا کو ژینگەیان خۆش بێ یعنی بچێ دەلەوە دەبی نابی ئەو ژینگەی یعنی ئەوەکەی شتی فڕەدەی یعنی مەسەلەن کوپێک ئاوی دەخۆی نابی فڕەدەی ببسی دەخۆی نابی فڕەدەی دەبی هەگریەوە خەستان ئاو بتلی ئاوی جای لێشی نابتەوە جارەی دی دەبی زۆر زەروری ئەو شتانە زۆر سپاسی ئەوە دەکەم دەست خۆش بێ زۆر سپاس ئەمڕۆ جەنابەت هاوڕێمان بووی لەم گەشتا بینیم زوو ئەچتە پێشەوە هاتی دواوە چتە بەرزیەکەوە وتیان ئەمە فۆتۆگرافەری گروپەکەیە فۆتۆ جوانەکانی ئەم گروپە جەنابەت فۆتۆگری
کەیتە ناو سروشتەوە ئەم فۆتوانەی کە ئیگریت ئەتوانیت چی بکەی بۆ ئەوی کە ئەم شوێنە جوانانە بە جیهان بناسیێنیت و بە ناوخۆش بناسیێنی لێرەشا کێشێکی ترمان هەیە زۆر شوێن هەیە لە کوردستانەکە لە ڕێگەی فۆتۆگرافەرەکانەوە یان کامێری کەناڵەکانەوە پیشانراوە دواتر ئەو شوێنە بەوروژم خەڵک ڕووی تێکردو و شوێنەکان کارەسات بار کردووە تۆ چۆن ئەتوانی ئایا لە ڕێی کامێراکانی ئێوە ئەم کێشەیە دروست بووە و چۆنش ئەتوانی ئەم جوانی بگەینی بە خەڵکو و بە دەرەوە بەڵێ سپاس بۆ خوایانی ئێستا لەم ساڵانی کۆتاییە ئەبینی چالاکێکی زۆر خەڵکی ئێحتیمامێکی زۆرە دەن بە مەجای شاخەوانی گەشت و گوزار نەکتەنا ئەو شوێنانی کەەوە هەر لە قەدیمەوە ناسرااو بن بەڵکو ئێستا خەڵک سپاس بۆخوا شارەزای زۆر شوێنی تر بووە کە بەسایی سۆشەڵ میدیا و بەسای هەنێ ئەکاونت و هەنێ گروپی ترەوە ناسراون بە خەڵکی زۆر شوێن هەبوو ئێمە پێش 10 ساڵێک ئێمە نەمانەزانی ئەم شوێنانە ئەکەونە کوێی کوردستانەوە یان چاومان پێی نەکەوت بوو بەڵام سێرەکەی هەنێک گەنجی ئاکتیڤ هەن هەنێک گروپی ئاکتیڤ هەن کە سەردانی ئەو شوێنانەکەن بە زوومی مۆبایلەکانیان بێ ئەو شتانە شەیرەکەن ینی لا ئیرادی تۆش لە سۆشەڵ میدیا ئەو شتانەکەوێتە پێش چاوت و خەڵکیش متەئەسرە بێ بۆ شوێنانە بۆ دیمەنی جوانی ئەو شوێنانە بەو سروشتە جوانی کەەوە ڕەنگە ئینسانێک کە تا 30 ساڵی تا 40 ساڵیش دیمەنێکی وای نەبینی بێ لە ناو شارە ڕەنگە هەر شوێنە دووبارەکانی بینی بێ بەڵام وەکوتم ئاماژەم پێی کرد ینی سۆشەڵ میدیا و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کاریگەریەکی زۆر زۆری هەبووە لەوەی کەوا خەڵکی زۆر شوێنی نوێ شارەزا بێ واسپاس بۆ خوا گروپی زۆر باشیشان کە گروپی شاخەوانی نین بەڵکو گروپی بڵێم ژینگە پارێزین کە تەنها هەدەفیانەوەیە خەڵکی ئاگادار و وشیار بکەنەوە لەوەی کە چۆن ژینگەکەیان بپارێزن کە چۆن ئاگاداری ژینگە بن کە چۆن ئاگاداری هەروەها ئاژەڵە کێویەکانش بن من سپاس بۆ خوایانی من و هاوڕێکانیشم بە وێنەکانمان بە فۆتۆکانمان زۆر کەس بەدڵیان بووە و زۆر کەسیش بەسایی ئەو شوێنان و پرسیاری شوێنەکانیان کردووە و هەوڵیان داوە لەگەڵ ئێمە بێن و سەردانی ئەو شوێنانە بکەن دەست خۆش زۆر سپاس بۆیەوە باسی ئەوەی کرد کە سۆشیال میدیا چەند گرنگە لەوەی کە ئەم وێنانە خەڵک لە ڕێی سۆشیال میدیاوە ئاشنا بێت بەم شوێنانە کە 10 ساڵەمە پێش بۆ نمونام شوێنانە بوو ئایا سۆشیال میدیا کاریگەرە باشەکەی کردویان کاریگەری خراپەکەی کردووە هەستەکەی پێش سۆشیال میدیا دروستبوونی سۆشیال میدیا ئەم ژینگانە زۆر پاکتر و جوانتر بوون کە لە سۆشیال میدیا ئەم ڕسمانە بڵاوێتەوە و خەڵک حەزەکە بچێت وێران بووە ئایا چندێک ئێستا سۆشیال میدیا ئەتوانێت ئەم فەوزا چاکاتەوە لە ڕێی سۆشیال میدیا وەکو گەنجێک کە سۆشیال میدیا زۆر بەکارێنن ئەتوانن ئەو هوشیاری بەنە خەڵک سۆشیال میدیا لە باتی تێکدەر بێت بنیادنەر بێ بەڵێ خۆی ڕاستە سۆسیال میدیا لە هەردووڕی هەم باشێکی هەیە خراپیەکەشی هەیە لێرەدا لەسەر تاکەی ڕادەوەستیتن و تاکە کەش ئەمن لەوانێت تەمشای داک و بابم دەکەم چ لە پێشم کەنە من ئەوی دەیکەمەوە و مهمترین شت لێرە دەگەڕێتەوە سەرپەروەردە و فێرکردنی سۆسیال میدیا لایەنە ڕاستەکە ببینە زۆر زۆریانی شتێکی باشە توکە جەیەکە لۆ نمونە ئەمن خۆم دورگەی زەریە هەبوو بە واسی سۆشیال میدیای کاک ئەنوەروان مناسی توی نەوێندەر و پاش فترەکی هەر لە ڕێی سۆشیال میدیای خەڵکە دەیناسی سەردان کرابوو بە جدی زۆر وێران کە پیس کرابوو زۆر وێران کرابوو ینی دەگەڕێت تۆ سەر پەروەردەی تاکەکەی سۆشیال میدیا زۆر سپاسەکەم کەواتە بەهۆی سۆشیال میدیاوە زۆر ژینگەی جوانی کوردستان تێک چووە بەڵام هەر ئەشتوانین بەهۆی سۆشیال میدیاوە ئەو ژینگە جوانە بنیاد نینەوە تا ئەڵلقەیەکی تر بێکتی ئەگەینەوە لە بەرنامەی گەشتوان لە شوێنێکی جوان لەگەڵ گروپێکی چالاکوان باسێکی گرنگی ژینگەیی بەخوای گەورەتان ئەسپێرین